لساڕێتە ڕادەوەستام تا لە جوانی تۆ بڕوانم هەڵەی خۆم بوو خۆشەویستی بێتاوانە لەساڕێتە ڕادەوەستام تا لە جوانی تۆ بڕوانم شەق و جوانی شەو ڕۆژ و ئێوارانم تەنیا تۆ بووی حەرف بە حەرفی تەنیا تۆ بووی حەرف بە حەرفی شارەکانم شارەکانم شەق و جوانی شەو ڕۆژ و ئێوارانم تەنیا تۆ بووی حەرف بە حەرفی تەنیا تۆ بووی حەرف بە حەرفی شارەکانم شارەکانم بەسامان و بەندەی درۆ بە ئاسانی بەڵام گیانە چی بکەم کە تۆ لە عەشقیوە پەشیمانی دەیفرۆشی بەسامان و بەندەی درۆ بە ئاسانی هەڵەی خۆم بوو خۆشەویستی بێتاوانە لەساڕێتە ڕادەوەستام تا لە جوانی تۆ بڕوانم هەڵەی خۆم بوو خۆشەویستی بێتاوانە لەساڕێتە ڕادەوەستام تا لە جوانی تۆ بڕوانم